لە ناوەڕاستی مانگی ئادار لە برادۆست بەفر دەبارێت. ئەمە دیمەنی بەفربارینی گوندی بوزێنەیە لە دامێنی چیادێل. لێرە پلەکانی گەرما هاوشێوەی وەرزی زستان ئێستا دابەزیون. گوندنشینان بەهۆی گۆڕانکاری کەش و هەواوە ئاستەنگی زۆریان بۆ دروست بووە. ئەوڕۆ 16/3/2022 جەوەکی زۆر ساردە لە دەشتێرتێ لە 10 گوند تا 15 گوند بەفری لێکەتە 2 سانتیم تا 3 سانتیم بەفری کەتە. ئەو جەوە ساردەش لەو بەرێ داروبار و زیانێکی زۆری هەیە بەرەوە کارێکی ئیلاهیە 10 سار 15 سار پێش ئێستاش بەفراکەتە بەس ئەو جەوە ساردە لێرە نەبووە. بوارە بەفراتێت ئەمە ئەوە نەدیدە بەس هات شتەکە سەرمایە مەساحی مالیاتی زەحمەتە و وەرزی ساڵی نەخۆشە. لەم وەرزەی ساڵ بەهۆی بەفربارین زیانێکی زۆر بە ڕەزوباخی جوتیارانی برادۆست گەیشتووە، چونکە ئێستا کاتی پشکۆدانی دار و درەختەکانە، بەڵام بەهۆی بەفربارین و نزمبوونی پلەکانی گەرما بە وتەی جوتیاران بێت بەرووبوومی ئەم ساڵەیان بە هەدەر دەڕوات. زەرەر و زیانەکی زۆری هەیە ئەو دارێ وەکو هەنجیرە حەلوکەیە قەیسیە ئەوانە هەموو هەوساڵە ڕۆیشت نەما هەمووی سڕبردێبی هیچ ساڵە چێ وەختەی بەفر نەباری ئەوڕۆ 16/3 بەفرەباری بەفرە زەرەرەکی زۆری هەیە لۆ دار و بار و شتیوە ینی لۆ منتیقەی ئەو بەفرە خراپە باش نییە لە وەختەی ساڵێ. لە سنووری برادۆست زیاتر لە 1000 جوتیار هەیە. بە وتەی جوتیارانی ئەم ناوچێ بێت زیانێکی زۆر بە ڕەزوباغیان گەیشتووە، چونکە گۆڕانکاری کەش و هەوا و هەبوونی بەستەڵەکی زۆر و ڕێژەی زۆری بەفربارین ژمارەیەک لە ڕەزوباغی گوندنشینان بە تەواوەتی وشک کردووە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.